هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 24م گەڕان بە دوای زانستدا. برای ڕێزدار و خۆشەویستم، خوشتی ئازیزم، گەڕان بە دوای زانستدا، فێربوونی عیلم و زانست بەڕاستی دوورت دەخاتەوە لە گوناه و تاوان، چونکە لە خواترسان و تەقوا لەگەڵ عیلم و زانستە دوانەی یەکترین. فاتقوا الله ويعلمكم الله. لخوا بترسێن، خوا فێرتان دەکات، زانست و زانیاریتان فێر دەکات. کەواتە کاتێک کە تۆ فێرە زانست و زانیاری دەبی، لەولاوە تەقوادار و لە خواترس دەبی. کەواتە هەوڵدا بە دوای زانستی بە سووددا بگەڕێ، چونکە زانست دەرگا و ڕێگات بۆ ڕۆشن دەکات. بەڵێ ڕێگاکەت بۆ واڵا دەکات و بۆت ڕۆشن دەکاتەوە. خەیر و شەڕ، چاکە و خراپە لە یەکتری جیا دەکەیەوە بە واستە و بە هۆکاری فێربوونی زانست. زانست بەرچاوڕوونت دەکاتن بە دەرگاکان و ڕێگاکانی شەیطان بۆ ئەوەی هوشیار بی و ئاگاداری بی و تێنەکەوی لەو دەرگایانەدا. بەڵێ زانست پێت دەڵێت، بەو کاروبارانت پێ دەڵێت کە چۆن بۆ بەچی تۆ پلەپایەت لە لای خوای پەروەردگار بەرز دەبێتەوە. هەموو ئەو شتانە زانست فێرت دەکات. بۆیە سوور بە لە بەدەستهێنانی زانست بۆ ئەوەی ببێتە هۆکارێک بۆ دوورخستنەوەت لە ئارەزوو، لە گوناه و لە تاوان و مەعسیەت.